مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە ئێمەی مسلمانی نوێ بۆ ئاوا تێکەوتووینە ڕێ ئێمەی مسلمانی نوێ بۆ ئاوا تێکەوتووینە ڕێ تا دواتکەی خوێنی گەشتمان تا دواتکەی خوێنی گەشتمان دابین نابین تا دێتە جێ مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە ئێمەی مسلمانی نوێ بۆ ئاوا تێکەوتووینە ڕێ ئێمەی مسلمانی نوێ بۆ ئاوا تێکەوتووینە ڕێ تا دواتکەی خوێنی گەشتمان تا دواتکەی خوێنی گەشتمان دابین نابین تا دێتە جێ مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە پەیمانە دەینەم ئیسلامە بۆ ژین بکەینە بەرنامە پەیمانە دەینەم ئیسلامە بۆ ژین بکەینە بەرنامە دڵنیاین سوتەمەنی ڕێژ دڵنیاین سوتەمەنی ڕێژ جۆگەلەی خوێنی نیزامە جۆگەلەی خوێنی نیزامە مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە با هەر زیاد کە هێزی دوژمن حکم کە ئاگر و ئاسن با هەر زیاد کە هێزی دوژمن حکم کە ئاگر و ئاسن هەر سەدای بانگی جیهادە هەر سەدای بانگی جیهادە لە گوێمانایە تا مردن مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە وا شەهیدی ئەم پەیامە کاروانی هەر بەردەوامە وا شەهیدی ئەم پەیامە کاروانی هەر بەردەوامە دەیبا ئێمە شوێنیان کەوین دەیبا ئێمە شوێنیان کەوین ئەی ئەوەی ئاین برامە مسلمانین مسلمانین پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە پەروەردە من قورئانیە بۆ دینجان من قوربانیە سەرکردە من محەممەدە سەرکردە من محەممەدە کە نێراوی یەزدانیە